دناف تفجرين كردادة قيرانك چاوه هي دوار الناس نماين نتوي من کۆمەڵێک فاکتەرم ئاماژە پێکردووە بەڵام بە شێوەیەکی گشتی قەیرانەکە لەمەدا بوو کە ئەم چەند پرسیارەکە باسم کرد لە بزوتنەوەی کوردستان نەیتوانیوە باش بەرسفە ئەمە بدا بۆچیش دەبێژم بزوتنەوەی کوردستاندا کۆمەڵێک بزوتنەوەی کوردی هەبووە زانی یعنی بە درێژایی 150 ساڵ ڕابردوو کۆمەڵێک بزوتنەوە هەیە ئەم بزوتنەوانە بەشێکی لە چوارچێوەی فۆرمی حیزبی بەخۆگرتووە ینی حیزبێک دۆک دامەزراوەیەکی مۆدێرن پارتی سیاسیە چێ بووە هەنێکی لە چوارچێوەی تاکە کەسیدا بووە هەنێکی لە چوارچێوەی گروپدا بوو هەنێکی لە چوارچێوەی دەستگە و ڕێکخراوەی ناسیاسیدا بووە سیاسی بووە بەڵام حیزبی نەبووە ینی لە چوارچێوەی دیکەدا بوو کۆی ئەم چالاکیانە هەمووی ئەم ئەکتیڤاسیۆنە من ناو بزوتنەوەی کوردستان ینی هەمووی دەبێتە بزوتنەوەی کوردستان کەوابوو کۆمەڵێک بزوتنەوە کۆمەڵێک تەفگەر هەیە کۆمەڵێک پارتی سیاسی هەیە لێ شتی تریش زۆر هەیە هەمووی ئەمانە بەم 150 ساڵە دەبێتە تەفگەری کوردستان ئەم تەفگەری کوردستانە نەیتوانی وە ناسنامەی خۆی یەکلا بکاتەوە یعنی لەسەر ئەوە کە کوردبوون چییە و ئێمە کێین ئەم چ دەخوازین ئەمە زۆر گرنگە یعنی نەیتوانیوە لەسەر ئەمە کۆک بێت لەسەر ئەمە هاودەنگ بێت لەبەر ئەوەکو بەردەوام ئەم قەیرانە دەبێ بەڕاستی لە خۆناغی پێشمۆدێرندا توێژینەوەی لەسەر بکرێت من باش توێژینەوە لەسەر ئەمە نەکردووە نەکارم باس لەوە کە 300 ساڵ لەوە پێش قەیرانەکە چۆن بووە لێ من باسی ئەم 100 ساڵە دەکەم کاتێک کە کوردستان دابەش دەبێ بە 4 بەش کە پێشتر بە 2 بەش دابەش بوو کە دابەش دەبێ بە 4 بەش ناسنامەی مۆدێرن ئەو کە ناسنامە نییە ئیدۆلۆژیە لەلایەن دەوڵەتی ئەم دەوڵەتە داگیرکەرانەوە بەسەر مرۆڤی کووردا دەسەپێندرێ و کوردێک کە بەیانی رادیۆ هەڵدەکات دەبێژێ ئێرە ئێرانە کوردێک کە لە تورکیا لە باکووری کوردستانێ هەمووی ڕۆژێ دەبێ بچێتە قوتابخانێ و لێ بێژە من شانازی دەکەم کە ترکم کوردێک کە لە باشووری کوردستانێ حەرەب جینۆسایدی دەکا و داگیری دەکا و لە ڕێگەی هەممی ئامرازن دەوڵەتی مۆدێرن تۆ دەبێ بچی بۆ ئەو حەسکەری بکەیت دەبێ حەسکەری بکەیت دەبێ سرودێ نەتەوەیی ئەو بخوێنیەوە دەبێ شانازی بە ئاڵای نەتەوەیی ئەو بکەیت دەبێ بە زمانی ئەو هین ببی لە قوتابخانەیە و هەممی ژیانێت تۆ ئەمە داگیر دەکات بە رادیۆ بە تەلەڤیزیۆن بە گۆڤار بەچی ئەمە مشکی مرۆڤی کوردی تا ڕادەیە کۆلۆنایز کردووە و ئەم کۆلۆنایزکردنە کاتێک دەگاتە ئەوەی کە خۆی پێناسە بکات کە خۆی ئایا کوردە و تەنێ کوردستانیە و حەز دەکات کوردستانی بێ و حەز دەکات دەوڵەت و سەرخۆبوونە خۆ دەخوازە و نا حەز دەکات لە چوارچێوەیە سنووری ئەم دەوڵەتانەدا پرسێ کوردستانە لە ڕێگەی خۆسەری دموکراتی خودمختاری فدرالیزم و ئەم مۆدلانە چارەسەر بکە ئەلێرە تووشی قەیران دەبێت دەبێژە من کوردێکی ئێرانیم من کوردێکی تورکیایی من کوردێکی سووریایی من کوردێکی عراقیم و ئەمە قەیرانە ئەمە قەیرانەکە بۆچی لێرە بەدەست پێ دەکات يعني جنابي تدبيجي حتى كو وەک ئەم ببێژن ڕێباز وەک ئەم بێژن شکلێکی خوب ڕێوە برنا سیاسی ئەم دا و دۆزە سەرخەبوونێنێکم بە ئەوەیەکی وەک سەف دەتەرمیناسیۆن ئەم بەحسە وێنێک یعنی ژغەینی سەرخەبوونە ژغەینی دەولەت بوونی ئەم ئالتەرناتیفێن دنج خوڕە وەک سەف دەتەرمیناسیۆنێ قبول بکن و ئەموان بغوازن وێ گاوێ ئەو قەیرانە ناسنامەیە دەردکەو مەیدان بەڵێ بەگشتی ئەمە بەگەلەمپەری ئەمە دەبێژم لێ سەرخۆبوون خۆی پێویستی بە زۆر پێناسە هەیە بەڕاستی چون سەرخۆبوون یەکێکی دەوڵەتێکی تەریتۆریالەکە سربەخۆ دەکات یعنی سربەخۆیی ئاخێ ئەم دەخوازین سربەخۆ بین بەمانای ئەوەکو دەوڵەتی کوردستانە دابمەزرێنی و لەسەر ئاخاخوا ساڤەرن بین سەروەر بین ئەمە دەبێتە تریتریال ساڤرنتی و سەرخۆبوونە ئاخێ سەرخۆبوونێکی تر هەیە کە ئەم بکارین کو لەبارێ فکر و معریفە و زانستا خۆوە بڕیارێک خۆ سەربەخۆ بین لێ ئەگەر نەکارین یعنی ڕێگەن نەبە سەربەخۆ بین لەوانەیە تۆ مەجبور ببی لە شوێنێک لە حاڵەتێکدا وەکو باشووری کوردستانێ فۆرمێکی فدرال هەبێت ئایا گەلۆ تۆ دەکاری لەوێدا سەربەخۆ بی من دەبێژم لە دنیای ئێستادا کە ئێمە دەژین یعنی لە دۆخی مۆدێرندا کە جیهانی نەتەوە دەوڵەتەکانە تۆ نەکاری سەربەخۆ بژی بە تەواوی
تۆ دەبێ ئەگەر وەک باشووری کوردستانیش لە قۆناغێک دابووی ئەمە تەنیا هەوڵێک بدەیت کە تێپەڕی بکەیت هەوڵ بدەیت و معرفەیە خۆ مێشکی خۆ دیکۆلۆنایز بکەیت بەرهەمە معرفی بۆ سربەخۆیی دروست بکەیت خۆت بەهێز بکەیت لەباری فکر و لەباری مەتریالەوە خۆت بەهێز بکەیت و دەبێ بچی بەرەو سربەخۆیی یعنی تۆ نکاری چۆن وەکو فدراسیۆنێک وەک کورد لە باشوور بەشێکی لە فدراسیۆنی عراق بێژی من کوردێکی عراقیم نەک ئەوەکو من بێژم هیچ تاکێک ئەو مافەی نییە ئەو ڕایتەی نییە ئەوە کاری من نییە هەر کەسێک دخوازە هەر جۆرێک حەز دەکات خۆی پێناسە بکە ئەمە ئازادیە تاکە کەسیە لێ ئەمە قەیرانە تۆ نکاری بۆچی قەیرانەکە ئەوەیەک و کاتێک ئەم قەیرانە چێ دەبێ کە تۆ چەک هەڵدەگری لە دژی داگیرکاری تۆ چەک هەڵدەگری حەسکەرێ داگیرکرد دەکوژی و بزافێکی نەتەوەیت هەیە بزافێکت هەیە دەبێژی و من لەگەڵ ئەم داگیرکەرە شەڕ دەکەم هاوکاتیش دەبێژی من کوردێکی تورکیاییم ئەگەر تۆ کوردێکی تورکیایی چۆن ئەم حەسکەرانە دەکوژی ئاگەلو ئەگەر لە ناو دەوڵەتی خۆشتدا سیستەمێک هەبێ لێ رازی نەبی دەچی حەسکەرەکانی دەکوژی ئاوا بە ئاسانی کورد فەلسەفەیەکی بۆ چەکداری پێ نییە یعنی کورد تێۆریەکی باشی بۆ ئەمە پێ نییەکە چما دەستی داوەتە چەکێ دێرەدا پارادۆکسێک هەیە من چەک هەڵدەگرم شەڕش دەکەم لەگەڵ داگیرکەر لە کوردستانی شەڕ دەکەم بە زمانی کوردی بە جلێ کوردی پێشمەرگە بە ئاڵای کوردی هەمووی ئەم شتانە و دەبێژم کوردێکی ئێرانیم ئەمە پارادۆکسیکاڵە بە بۆچوونی من ئەمە قەیرانی ناسنامەیە ئەگەر تۆ چەکەکە دابنێی و بچی لە پەرلەمان و خۆت بە یاسای ئەمڕێک بخەی و هەموو شتەکان ئەو کات بکاری بێژی کوردێکی ئێرانیم دیسان من حەز ناکەم ئەمە بێ بەڵام ئەو کات کنسیستنتی لانیکەم ئەو کات ڕێگەیەکی تێدەچێت کە بێژی لەهەفکردنەکەی بەڵێ بەڵام تۆ کاتێک شۆڕشی کوردایەتی سەر هەڵدەدا دەبێت بپرسی کە ئامانجی کوردایەتی چییە ئامانجی کوردایەتی لە باری سیاسیەوە دەتوانین باز لە دکتۆرینی سیاسی کوردایەتی بکەین دکتۆرینی فەلسەفی کوردایەتی دکتۆرینی مافناسانە هەموو ئەو دکتۆرینانەی کوردایەتی لە دکتۆرینی سیاسی کوردایەتی چییە ئەوەیەک و ئامانجی کوردایەتی ئەوەیە کە لەسەر ئاخا کوردستانێ کورد سەروەر بە دەوڵەت دابمەزرێنە ئەمە ئامانجی کوردایەتیە ئەمەی کە ئالتەرناتیڤانە دیکەکە هەن هەمی لە ڕێگەی ناچاریەوەیە تۆ دەبێت وەکو ئامرازێک تمشای بکەیت نەک ئەوەی کە من چون حەز بە فدرالیزم دەکەم ئەم کێشەیەم بۆ چارەسەر نابێ بە ئۆتۆنۆمی بە خۆسەری دەی باشە من کوردێکی تورکیایم دەی باشە من کوردێکی سیریاییم نا ناسنامەی خۆ نابێ تێکەڵ بە ناسنامەی ئەوی تر بکەی و ئاخی خۆش نابێ تێکەڵ بە ئاخاوی بکەیت ئەگەر تو نکاری ئەم ناسنامەی خۆ جیا بکەیەوە ئەم قەیرانە بەردەوام دەبە تو ڕخنەی لەوەی دەگری یعنی تو بەحسا دو سەرۆکیان حزبێن مەزنێن کوردستانی دەکەی ینی یەک سەرۆکی پێکی عەبدوڵڵاه ئۆجەلانە بە تایبەتی چارچۆڤەیە پارادیگماویە نەتەوەیە دەموکراتیک و مەسەلەیە تورکیای بوونێ و ئەنژێم بێژن خۆسەریەدە و یا دکتۆر قاسملۆ سۆسیالیزما دەموکراتیک یعنی و خۆت مختار خوازەوانە خۆت مختاریە دەکە یعنی تڤر دە هەر بزاوێن تەفگەرێن سیاسیên کورد de ev daxwazên wan nîşaneya qeyrana nasnameyî wisa ne wisa yani gotara xwe de wan wek van paradigma her du paradigmayan wek paradigmayên reformxwaz pêna sereke li dijî van li hemberî van divê ji bo Kurda eger doz û dawek û têkoşînek û berxwedaneke neteweyî hebe ser nasnameya neteweyî têkoşînek hebe divê paradigma ne paradigma reformxwaz be divê paradigma serxwebûnxwaz hebe cenabê te behsa vê dike yani belê sê paradayên baz dikim belê digerem le bibûre sê paradayên baz dikim paradaymek heye paradaymi klasîk لە شۆڕشە کلاسیکەکاندا دەست پێ دەکات لە شێخ سەعیدە مەلا مستەفای بارزانیە سمکۆیە شێخ عوبەیدوڵڵایە یعنی هەموو ئەم بزوتنەوانە ئەمانە پارادایمی کلاسیکن ئەم
کاتگۆریزیە ئەم کاتگۆریزیشنە ئەم پۆلێنبەندیە هیچ جەمال نەبەزە من نییە ئەو دەبێژە پارادایمێکە بوو تا ئەم پارادایمە تا 1946 تا جەنگی جیهانی دووهەمە ئەم پارادایمە هەیە لە جەنگی جیهانی دووهەم بەو لاوە ئەو دەبێژە و پارادایمێکی تر چێ دەبا بەشێکی زۆری ئەم پارادایمی لە 1946 تا ئێستا کە هەروە درێژە هەیە پارادایمێکی سۆسیالیستیە بەمانایەک یعنی ئەوەی کە ئەو سۆسیالیزمەکە لە کوردستان بە هەر ئاڵی تێگەیشتون قاسملو ئۆجالانیش بەشێکن لەم پارادایمە بەشێکن لەم ترادیسیۆنە سیاسیە و ئەو کات بەسەر هەڵدانی بزوتنەوەیەن سۆسیالیستی و کۆمونیستی لە جیهانێدا ئیدۆلۆژی سۆسیالیستی و کۆمونیستی کە لە جیهاندا بڵاو دەبا ئەم بیر و حزرێ ڕۆشنبیرێن کورد ئەلیتە سیاسیە کورد و سەرۆکێ پارتن سیاسی و تەبگەرێ هەممی لەژێر کاریگەری ئەم ڕەوتی چەپی کوردیە کورد لە باکووری کوردستانە لەژێر کاریگەریە خەلقچریکە تورکیا لە ڕۆژهەڵاتی کوردستانە لەژێر کاریگەری توودە و چەپی ئێرانیە لە باشووری کوردستان لەژێر باندۆرە سۆسیالیزمە عەرەبیە دەزانی و بەم شێوەیە لەم پارادایمی دوای پارادایمە کلاسیکەکان ئەم شێوە لە زاڵبوونی بیرۆکەی چەپی ئێرانی چەپی تورکی ئەمانە دروستە بە لە کوردستانە و ئەمانە چ دەخوازن ئەمانە باوەڕیان بە ناسیۆنالیزم نییە ناسیۆنالیزم بە باش نازانن لەوانە قاسملو و ئۆجالان دوودانە تیۆریەکەیان ناسیۆنالیزم خراپە ناسیۆنالیزم ڕەگەزپەرستیە ناسیۆنالیزم قەباتی هاوبەشی ئێمە گەلانی ڕۆژهەڵاتی ناوین لە دژی ئیمپریالیزم و سەرمایەداری و ئەمانە تێک دەدا و بەم شێوەیە ئەوان دەچن دەنێ پارادایمێکی ترەوە کە من لەوێ ناومناوە پارادایمی من ناو نەبەز ناوی نا پارادایمی ریفۆرم دەبێژەک و هەر هەولێک هەر خەباتێک بۆ سەرخۆبوونا کوردان نەبێت لەسەر ئاخا خۆیان ئەمە ریفۆرمە تۆ دخوازی سیستەمی سیاسی تورکیا چاک بکەیت ریفۆرمی تێدا بکەیت ئیتر ئەمە چ فۆرمێک دەگرێت لە ناوخۆیدا هەمووی بە جۆرێک مێنتالیتیەکی ریفۆرم خوازانەی لە پێشتا مێنتالیتیەکی ریفۆرمیستی لە پێشە ئەگەر تو بخوازی شۆڕش بکەیت ئەگەر تو بخواز دەبێت دەرباز ببی من دەبێژم و ئەم پارادایمە تووشی قەیرانە تووشی کێشەیە ئەم قەیرانی ناسنامەیەش بەشێک لە مەسەلەیە یعنی ببوورە قەیرانی ناسنامە ڕیشەی ئەم مەسەلەیە ئەم دەبێت بین ئەم قەیرانی ناسنامەیە چارەسەر بکەین و باز لە دیسکۆرسێکی تر پارادایمێکی نو بکەین کە پارادایمە سەرخۆبوونەیە لە پارادایمە سەرخۆبوونێدا کۆمەڵێک ئەرێ تایبەتمەندی تر بە ئەم تەفگەری کوردستانە دەدرێت بله یا براستی او مسألة حت جدسبيكي او اخفتنا ما في صحبتنا ما نقاش ما كش دسبيكي مجناس نامه دسبيكي لما هاتن آخر وجو آخر ما هاتن في هر سه پاراديگماين جنابي تبحث كري يعني پاراديگماين كلاسيك وبتايبتي ايرو او دو پاراديگماين فيجن دقيران دي يعني هم پاراديگماين رفان قازي هم پاراديگماين سرخبوني همو بهفر تيكل دار همو بهفر بيوين دارن يعني او جبور ناسنامه ما قلت يا سبجكت بون يعني مثلا سبجكت بون يعني قاوا كنت باراديگماتيا سرخبون خوازير تنبت رفورم خواز به رفورميست بانجي و دمي ديسا تنل غورخو تلغور شرط مرجن در و خو تو عيار دكه تو خو بريفه دبت خو بشكل دكه ديسا تخناخ نافند يعني سنتر نتوي سنتر ديجايت يعني ايرو مثلا داخوازه ديمقراطي ذكرنا تركيا انجي داخوازه ديمقراطي يجبو ايراني اف همو دنافند ده سنتر ده يعني نتوي يدنا يعني دي لوما دفرده ام دبينونكو یا راست براستیجی پیناسبونا پیناسکرنا ناسنامی و دیا راست نناسینا ناسنامی جوی حتی نه اوی همو بهفرتی کدار یعنی جناب دکوتیا د بنگها وان پارادیگماین ایرو ام بیجن اوی ده وی قیرانی ده شو قیرانا ناسنامی هی ما قلت يا دي قيران شما قيران ناس ما يجبر كنت خوك سبجكت نابي انا ردا من راستي بكم بقوله بالي كلام لناس نامه دا خواناسين زور گرنگه خواناسين وخوا پناسه کردن انتون خو ناس دکین چون خو پناسه دکین
کوردبوون وەکو بوونەوەرێکی کولتوری جوگرافیایی کە هەیە، وەکو بوونێک کە لە مێژوودا لە جوگرافیایەک تایبەت بە کولتور و ناسنامەیەک تایبەت هەیە، ئەمە خۆی بوونێکە هۆشیاری کورد، شیاریە کورد بە ئەم کوردبوونە کێشەی هەیە. یعنی لە نێوان ئەم کوردبوونە و تێگەیشتنی مە لە کوردبوونە خوا کێشە هەیە. ئەمە قەیرانەکەیە، یعنی سابجەکتیڤیتی ئێمە لەگەڵ ئۆبجەکتیڤیتی ئێمە، ئۆبجەکتیڤیتی جیهان یەکتر ناخوێنێتەوە. یعنی ئێمە خۆمان باش ناس ناکەین و ئەم خۆناسکردنە پەیوەندی بەوە هەیە و گوتمان ناسنامە تەنێت لەناو خۆدا نییە، پەیوەندی لەگەڵ ئەوی تریش هەیە، لەگەڵ نەتەوە ئەم خۆناس ناکەین، ئەم ئەوی ترێ خۆ the other ئەو ناس ناکەین، ئەوی دیکە باش ناکەین و ئەم جیهان باش ناس ناکەین. یعنی خۆناسین، ئەوی تر ناسین و جیهان ناسین. لە سێ قۆناغدا ئێمە تووشی قەیرانین کە ئەمە هەموو بەشێکن لە قەیرانی ناسنامە. بۆ ئەوەکو ئەم لە قەیرانی ناسنامە دەرباز بین دەبێت خۆ بناسین، لێ خۆ ناسین هاوکات بەشێکی خۆتی مەتریالی خۆتە، مێژووی خۆتە، زمان و ئەمانە هاوکات بەشێکی ئەوەیەک و گەلۆ دەوڵەتی داگیرکردن دەزانی چییە؟ گەلۆ هەر دەزانی دەوڵەت چییە؟ کورد نەزانێت دەوڵەت چییە. ئەمە قەیرانە. کورد هێشتا تۆ لە ڕۆشنبیری کورد بپرسە بژە دەوڵەت چییە؟ ئانتۆلۆژی دەوڵەت نازانی، یعنی چیەتی دەوڵەت. what is state؟ نازانێت state چییە. state کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە ساڤەرەنتی پێدەدا. کورد نازانێت ساڤەرەنتیش چییە. تەبە من بێژە کورد لە ئەم پارادایمە کە پارادایمی ریفۆرمە چەند وتاری دروست بە من نیشان بدە باش یان ئەلیتی سیاسی کورد، ڕۆشنبی، پارتیان سیاسی باسییان لە ساڤەرەنتی کردبێت. دەی ستیت یا دەوڵەت پەیوەندی بە ساڤەرەنتیەوە هەیە کە زۆر گرنگە. ساڤەرەنتی یعنی چی؟ ساڤەرەنتی زۆر بە کورتی یعنی چێ لە ئاخێکی دیاریکراودا بڕیاری کۆتایی دەدا و دەسەڵات لە دەستی ئەودایە. The final source of authority within a particular territory. ئەبە مانایە. یعنی دە یەک دانە خاکدا، دە یەک دانە ئاخدا ئەگەر مناقشەیەک بێتە پێشێ، شەڕ بێتە پێشێ، کێشە بێتە پێشێ، کۆنفلیکت بێتە پێشێ، چێ دەتوانێت قسەی کۆتایی بکات؟ لە ئێراندا تورک دەتوانێت، فارس دەتوانێت، لە تورکیادا تورک دەتوانێت، لە عێراق و سووریادا عەرەب دەتوانێت. یعنی کورد سەروەر نییە، ساڤەرن نییە. ئەوەش بەم مانایەکە سەر بەخۆ نییە. و لێرەدایەکە کە ئەم مەسەلەیە زۆر گرنگە. ئەم لە پارادایمی سەربەخۆی خوازیدا، لە پارادایمی سەربەخۆیدا دەبێت باز لەمە بکەین و ئەم چۆن دەکارین ساڤەرن بین، سەروەر بین. سەروەر جیاوازە لە زۆر شتی دیتر. ئەم مۆدلانە کە ئەم پارتە سیاسەکان باسی دەکەن، مۆدلی ئۆتۆنۆمی، خۆسەری، خۆبەڕێوەبەری، فێدراسیۆن، ئەمانە هەموو کۆمەڵێک لەو مۆدلانن و ئینتەرنال ساڤەرەنتی بە کورد دەدەن. یعنی سەروەریەکی لە ئاستی نێو خۆدا بە تۆ دەدەن، لە ئاستی نێو خۆدا. لە ژعالی ئەکستەرنال ساڤەرەنتی ئەمە هیچ سەروەری بە تۆ نادەن. بۆ نمونە کورد لە باشووری کوردستان لە فێدراسیۆنێکدایە، وای دابنین کورد لە باکووری کوردستان لە فێدراسیۆنێکدا دەبێت، کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژاواش لە فێدراسیۆنێکدا دەبێت. ئەگەر کو دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیا ببێتە شەڕ لە ناو ئەواندا، کوردی باکوور و کوردی باکوور دەبێت بستنە ناو شەڕ شەڕی براکوژی بکەن. بۆ چون ئەوان ناتوانن بڕیار نەدەن کە شەڕ ببە یا شەڕ نەبە، چون ئەوان ساڤەرن نین، ئەوان بەشێکن لەو دەوڵەتە. ئەگەر فێدراسیۆنیش هەبە دەبێت ئەوان بچن لە دژی یەکتر شەڕ بکەن. ئەوەیەک و کاتێک باز لە سەروەری دەکەین، لە سەربەخۆی دەکەین، ئەمە پەیوەندی بە دەوڵەت بوونەوە هەیە. و کورد لە پارادایمی ریفۆرمدا باز لەوە ناکا کە ئەم سەربەخۆ ببین، سەروەر بین و دەوڵەتن هەبێ. باز لەوە دەکا لە نێو سنوورێن ساختەیەن ئەم دەوڵەتانەدا پرسێ خۆ چارەسەر بکەین. ئەمە هەموو بەشێکی پەیوەندی بەم جۆری ڕوانین لە قەیرانی ناسنامەکە هەیە. چۆن پەیوەندی بە قەیرانی ناسنامە هەیە؟ ئەوەکو نازانین کورد نەتەوەیە. زۆر کەس دەبێژێ لە ئێران دەبێژن قەومە، کوردیش لە زمان فارسەوە دەبێژێ قەوم. قەوم یعنی بیگ ترایب یا ئەتنیک. نزانم لە باکووری کوردستانە لە چ تێرمێک زۆر کەلک وەردەگرن و لە ئەمەکە بەجێگە ئەوەکو بێژن کورد نەتەوەیە، وەکی تورک نەتەوە یا وەکو فارس نەتەوەیە، ئەمیش نەتەوەیەکن. لێ نەتەوەیە ئێمە دەوڵەتی نییە چون ناهێڵن
ڕێگە بەمە نادەن کو دەوڵەتا خۆدا بمەزرێنین ئەمە بەشێکی مەسەلەکەیە دەبێ بتوانین نەتەوەبوونی کورد تێئۆرایزکەین کە نەتەوەبوونەکە تێۆرایز کرد ینی تێۆریزەت کرد نەتەوەبوونەکە ئەو کات دەبێژی ئۆکەی کوردبوون چییە کوردایەتی چییە ئەم نەتەوەی کورد چ تایبەتمەندیەکی هەیە چ دەخوازێ ینی چ دەخوازێ و لە چ دۆخێکدا دەژین ئێمە لە دۆخێکدا دەژین کە داگیر کراوین و کۆمەڵێک دەوڵەت هەن جیهان لە چ دۆخێکدایە جیهان لە دۆخی نەتەوە دەوڵەتدایە هەم ئۆجالان هەم قاسم لو لەمەدا هەڵە دەکەن دەبێژین و ئەمە کە ئێستا جیهان نەتەوە دەوڵەتە ئەمە شتێکی کاتیە ئەمە تێپەر دەبە جیهان قەرارە بەرەو شوێنێک بڕوا دەمکی دەرباز دەبە قاسم لو ئەمە دەبێژێ دەڵێ بەڵام ئۆجالان هەر زۆر بە توندی ینی زۆر بە تئۆریکی دەڵێ نەک ئەمە دەرباز دەبە ئەگە دەربازیش نابە ئێمە دەبێت بچین دەربازی بکەین یعنی ئەم دەبێت جیهان بشێنین دەوڵەتەکان هەڵبوەشێنین ئەمە نەکاری کووردە ئەمە نەبەر پرسیارەتیە منە و ئەمە نەباشیشە ینی لە عالیە نۆرمەتیڤیش تۆ دەبێت بەڕاستی ئارگیومنتی زۆر بەهێز بێنی کە بۆچی نەتەوە دەوڵەت باش نییە من ئارگیومنتی من ئەوەیە ئەگەر نەتەوە دەوڵەتێکی ڕایت سایز بێ ینی یاسێوی دروست بە لەسەر ئاخێ خۆ بە شتێکی باشە بۆ دموکراسی لێ ئەگەر نەتەوە دەوڵەت منبەست دەوڵەتی ئێرانێ بێ دەوڵەتی تورکیا عراق کە ئەمانە دەچێت ئاخی نەتەوەیەکی تریش داگیرەکەن ئەمە باش نییە لەبەر ئەوە ڕێگا چارەیە من ئەوەیەک و ئەمانە ببوورە بە ئەمە بێژمە ئەمانە پەیوەندیان بەیەکەوە هەیە خۆ ناسینی خۆ ناسینە جیهان سیستەمە جیهان و ناسینێ نەتەوەیە ترک و فارس و عەرەب و دەوڵەتەکانیان ئەمانە بەیەکەوە پەیوەندیان هەیە و قەیرانی ناسنامەی بۆ ئێمە دروست کردووە ئۆجالان و قاسملو بەو دەرەنجامە دەگەن و دەوڵەتی تورکیا دەوڵەتی ئێرانە ئەم دەوڵەتانە و بەگشتی دەوڵەتی نەتەوەیی نوێنەرایەتیە چین ینی کلاس و طبقەیە بورژوازی دەکات وانە مارکس وا دەبێژێ ئەوان نوێنەرایەتیە دەوڵەتی تورک و فارس و عەرەب دەکەن لێ ئەوان دەبێژن ئەم دەوڵەتە نوێنەرایەتیە کلاسێکی و چینێکی تایبەت دەکات بله yani ew dewlet bi xwe wek temsîlkarên nûnerên Çîn û tebeqeya jorîn a sermayedarî nabînin lê em wan wisa dibînin ya rast ev wekî yani ev rê û rêbazeke reva ji netewperweriyê yani ji ber ku gava ku tu wan dewletana wek dewletên neteweyên û Türk و عرب و فارس قبول بکن و گاوت تو نچار دمینه تو خرجی وک خرج دولتی که بواز یا راست او تیگه جناب ته بحث کړ یعنی او سروریا نافخویی و سروریا دروی yani یک او نافخویی به وان متدن ڕێبازێن بڕێ بە برنا وەک فەدەرالیزم خۆت مختاری و خۆسەریەرە على قدري هادجي سرخبون يعني افجي دفردجي دسا او ديار يعني ام حرتم يعني حتى كو ام سرخبوني شخوره وقت تشتكي بيدفي روا وحق نبينن ام حرتم ام كي دبينا سكرنا خوده دبريفا برنا جيانا خوده ام كي حرتم ين درفي خوين خو بقر نافند وتف بقر ام كي قد خلنا خنافندي ام كي قد خو وك يعني ما دسبك قلت ويتس دوباره بما وقت وك سبجكت وكرده وكريار نابن وخبريه نابن براستي كرد بكاري خوينيه يعني كرد بكارنيه سبجكت نيه وتخوي بريار نادا اوي بريار بدا واجريش بريار بدا بريارك شتي جرينج نيه بريار بتشوكا بريار بتشوكا لتوارتيويكي كنترول كراو كان تو دولتي داگيركر اما كنترول دك ام بريارانا كرد خوي ناوند سقي خوينيه اما وايا اما بيمدي بسافرنتي وهي بله باورم دفرده برسكريك دجي هيك سيروان يعني حتى كنت بآوكي قطعي بآوكي متق وبوسا زخت بآوكي شورش كرانه يعني مسافجن تو داخوازه سرخبوني نكن تو بحث الترناتيفين دنن خبر ريبه برني سخت ديترميناسيون بكن وكم بيجي وقت ما قلتش يعني
فدراسیون به خود مختاری به آنجی اتونومی یعنی işte خسری به ev alternatif ev daxwazana deheman demede ev hebûn û an jî heyîna sînorên dewletên dagirkerên ki li ser Kurdistanê hiç rewa dibîne meşru dike yani. Çünkü tu van jî tu van alternatifana tu çarçoveya sînorê wan de tu dixwazî yani. Durust. Yani ev jî sedema qeyranekî yani. Wê gavê ev sînorên ku ser axa Kurdistanê hatî datin em ê çawa nîqaş bikin. گرنگی فلسفه سیاسی آخیش لیره داره. یعنی فلسفه سیاسی آخ بتده بیجه کو ام آخی کیه و کی قرار لسر ام آخ بریار بده دزانی کرده به بریار بده. اگر تو بشک بیل آخی دولت کی تر اگر لناو اینترنالی ساورن بی لناو خدا سروریش به بریارش بده هم دیسان بشک گرنگی سرخوبونه کد لدست دچت. بله یعنی تو دیسا و پرچه آخا یا توتال آتواهی تو بشک دولت داگر کرد بینی یعنی. بله. çünkü تو دیسا لگور رواتیا و دولتی آنجی قبول کرنا و دولتی آنجی امبیجن garanti کرنا میسوگر کرنا و دولتی تو و ریو برنا فسری به فدراسیون به اتونومی بیدی چه تو قبول دکوت خبر ریو دبه. افجی يعني قيرانك مزن باور دكم جبو ناسنامه يجي وجبو خبر ريفبرنا السياسية نتويك يعني بلي لي باورم دفرده او مسألة كو يعني چه مسألة وجالامه چه paradigma وجان چه paradigma قاسم لوبه مارتين فان برونسن بتايبتي اف دا پشتي او داخوازن پست مدرن ام ببیجن yani. داخوازن پست مدرن PKK و ام ببیجن öcalan paradigmaya öcalan ku wilser PKK univisakune visi bulomaz müsaade bejim ve post nasyonalizm binav kır bu yani. Yani jiber ku iddia van evi yani idi mesele devre bavarım tişek idince ev keksirvan mesele ne kabul kırnu red kırna nasyonalizmi an devlet buni an serxwe buni falan bivan yani iro baveki teorik em dikan ve niqaş bikin em ev tişta çuqas bir kelimette çuqas bir kelimenayı جمره چقاس پیوسته نه پیوسته لی وقت جناب تگوت يعني اجالان و اجالان پارادایگما یا اجالان باوی که عشق و باوی که وسام بيجن قوي وان ردك وان وقت خراب دبينا حتى وان وقت تعفكانيه حمو خرابيا سردام مودرن دبينا حتى كتابك يا وسهي يعني فينا به يعني قاوا كد نتو پروری بناف دك دبي نخوشيا سردمه يعني وایە ینی بۆچی ئەم کێشانە دێتە پێش بەڕاستی ئەمە زۆر گرنگە لە باری تیۆریکەوە چۆن ئەم مەسەلەیە دێ ئەوەکو تیۆری ئۆجالان پۆست ناسیۆنالیستیە وایە بەڕاستی هەوڵ دەدا پۆست ناسیۆنالیستی بێ بەشێک لەم تیۆریانەی تریش ینی لە جیهانیشدا ئێستا بەحسەکانی هابەرماس پۆست ناسیۆنالیستیە زانی کە تۆ تمشای دەکەی دەزانی کە ئەمانە ئیدعای پۆست ناسیۆنالیستی هەیە ئیدعای پۆست ناسیۆنالیستی ئەوەیە کە تۆ پێویست ناکات بۆ ئەوەی کە دەوڵەتێک مەشروعیەت و ڕەوایی هەبێت مەشروعیەت و ڕەوایی لە نەتەوەبوونی خۆی وەربگرێت بەڵکو دەبێت لەوەی وەربگرێت کە چۆن لەگەڵ ئیندیڤیدواڵەکان لەگەڵ سیتیزن و تاکەکان پەیوەندی خۆی دروست دەکات لەوێدا چ گرنگە دەستور و یاسای بنەڕەتی و تۆ سیتیزنی لەوێ ئەم سیتیزێنە چ مافێکی هەیە ئەم هاوڵاتی چ مافێکی هەیە بێنی لەسەر ئەمە دای بمەزرێنی و ئەو پەڕی بوو بە کۆمەڵیش ویستیشت مافێکی بە کۆمەڵ بدەیت بە کورد لەوێدا ئەمە مافێکی نان تەریتۆریاڵە ئەمە زۆر گرنگە لەوێدا دەبێژی و گرنگ نییە ئەم خەڵکە لە ئاخەکەدا ساغێڕن بن و بەسەر خۆیاندا دەسەڵاتیان هەبێ لێ هەر ئەوەی کە ریپرێزنت بکرێن لە پەرلەماندا ئەوانە ریپرێزنتیشنیان هەبێ نوێنەرایەتیان هەبێت تەواو ئەمە تێزی حەبازۆلیشە حەبازۆلیش پۆست ناسیۆنالیستی تمشای مەسەلەکە دەکات دەبێژێت کە کورد لە دموکراتیک سیتیزنشیپ کورد لە تورکیا و لە ئێران دەکارن بچن لە پەرلەمانی ئێرانی و لەگەڵ ئەمانە ریپرێزنت نوێنەرایەتی ئاخوا بکەن ئیتر سنووری ئاخەکەی شوێیە و چۆن لەسەر ئاخی خۆیان سەربەر بن ئەمە نەکێشەیە ئەمە هەمووی ڕوانگەی پۆست ناسیۆنالیستیە بەڕاستی و کێشەی هەیە
کێشەی قوڵی هەیە یەکێک لە پێشگریمانەکان لەم تیۆری پۆست ناسیۆنالیستیەدا ئەوەیە و یەک یعنی لە ئەو جالان ڕابگرە تا مەسەلەکەی هابرماس تا لە ناو ئەوانەدا کە لە ناو کووردا قسە دەکەن وەک عەبازۆلی یا کەسانی تر چەند پێشگریمانە هەیە کە هەڵەن تیۆرێتیکال ئێرۆرن یەک دەوڵەت نیوترالە دەوڵەت بێلایەنە یعنی دەوڵەت دامەزراوەیەکە دەستگەیەکە باشە ئینستیتوشنێکە کە دەتوانێت دکارە بە نیسبەت ئەو نەتەوانە کە لە ناو ئەم دەوڵەتەدا دەژین بێلایەن بە عەداڵەت بپارێزە ئەمە هەڵەیە ئێرۆرە شتیوان نییە هەر دەوڵەتێک لەسەر ئەم جیهانە یەک نەتەوەی لە پشتە یەک ئێتنیسیتەی لە پشتە زمانی هەیە دەوڵەت ئەو پەڕی زۆر هەوڵ بدا دەکارێت ببێتە دوو زمانە وەکو کەنەدا مەسەلەن دەوڵەت ناوی هەیە ئایدنتیتی هەیە دەوڵەتە تورکیا دەوڵەتێک کوردستان نیە دەوڵەتە تورکیا وشەیەکی لە تورکی ڕاهاتوە ناوی دەوڵەتەکە ناوێکی ئەتنیکیە تۆ دەبێت بچی سەفەرکەی لە تورکیا بێ دەرێ بڵێ من خەڵکی تورکیایە تورکیا ینی ترک بی نەیانی کورد بی ناوی دەوڵەتەکە ئاڵای دەوڵەتەکە سرودێ نەتەوەیی زانی بڕیار لەسەر شەڕ و ئاشتی تورکیا لەگەڵ ئێران شەڕ بکە یان نەکات ترک بڕیار دەدات تۆ لە پەرلەمان ریپرزنتیشنت هەبێ یان نەبێ بەقەولی بە قسەی عەبازۆلی یا ئۆجالان یا هەمووی ئەمانە تر هابەرماس نازان تۆ لە پەرلەمان هەبی یان نەبی دەسەڵاتی ئەوە نییە کە تۆ بڕیار بدەیت کە تورکیا سیاسەتی خۆی بەنسبەت سووریە چۆن دابین بکات سیاسەتی دەرەکی یەک ئەتنیسیتەی لە پشتە یەک نەتەوەی لە پشتە نەتەوەی ترکە ئەوان ئەو پێشگریمانە قبول کردووە ئەمە هەت لە ناو کوردستاندا نییە لە ناو بەشێکی زۆر لە لیبراڵەکان هەیە لە ناو بەشێکی زۆر لە تیۆریکای سۆسیالیستەکان هەیە یعنی بەشێک تەنانەت لە دموکراتیک تیۆریدا ئەمە هەیە دەبێژن و دەوڵەت دەستگەیەکە دکارە بێلایەن بێ نیوترال بێ بەنسبەت ئەم نەتەوانەکە لەوێدا ئەمە یەک هەڵەیەکی زۆر گەورەیەکە لێەوە ئەم مەسەلەیە دەست پێ دەکات و هەڵەیەکی ترچیە دەبێژن و ئەگەر تۆ دەوڵەت دروست بکەی ئەم دەوڵەتە پێویست ناکات کلتورێکی تایبەت پەرە پێ بدا یا زمانێکی تایبەت پەرە پێ بدا ئەمە هەڵەیە هەر دەوڵەتێک بۆ ئەوەی کە کار بکات سیستەمەکەی کار بکات پێویستی بەوەیەکە نەتەوەیەک دروست بوو بێت ئەگەر چەند نەتەوە هەبن ئەم چەند نەتەوەیە بە یەکەوە تووشی مناقشە دەبن ئەو کات چ دەکەی شەڕ دروست دەبێت یعنی دموکراسی کاتێک کار دەکا کە ئەم دموکراسیە لە نەتەوەیەک پێک هاتەبێت نەک لە چەند نەتەوە پێک هاتەبێت ئەگەر لە چەند نەتەوە پێک هاتەبێت ئەمانە تووشی کێشە دەبن ئەو کات دەبێت تۆ مافی جیابوونەوە بە فەرمی دانی پێدا بنی بڵێ هەر کاتێک کە مناقشە هاتە پێشە ئێوە سەربەخۆیی خۆتان پارێزراوە دەنا تۆ نکاری کە دموکراسی لە دەوڵەتێک کە لە چەند نەتەوە مالتی نیشن ستیت دروست بووە تۆ بکاری دموکراسی دروست بکەیت ئەم تیۆریانە پۆست ناسیۆنالیستیانە ئەمە لەبەر چاو ناگرن سێ هەڵەیەکی مێژووییان هەیە هەڵە مێژوویەکە ئەوەیە کە چۆن هیستۆریکلی بە شێوەیەکی دیرۆکی ناسیۆنالیزم لە قۆناغێکی مێژوویی بەرەو فاشیزم ڕۆیشتووە لە ئەوروپا نازیسم دروست بووە ستالینیزم دروست بووە و موسولینی دروست بووە هەچی ناسیۆنالیزمە خراپە نەوەسایە ناسیۆنالیزم دەبێت جیاوازی لە نێوان ناسیۆنالیزمەکاندا دروست بکەین هەموو وەک باسم کرد لە سەرەتا نەتەوەکان و ناسیۆنالیزمەکان کارکتەریان جیاوازە تایبەتمەندیاوان جیاوازە ناسیۆنالیزمی کوردی جیاوازە لە ناسیۆنالیزمی ئێرانی و ترکی قاسم لە ئەو جالان ئەم جیاوازیە دانانێن دەبێژین ناسیۆنالیزم هەمووی خراپە نا ناسیۆنالیزمی کورد ئەوەیەک و لەژێر داگیرکاری خۆ دەرباز بکەن ناسیۆنالیزمی کورد لەسەر خاکی خۆ شەڕ دەکەن یعنی گەریلایە کورد پێشمەرگەیە کورد کو دەکوژرێ ئەم دەبێژین شەهید بۆ چون لەسەر ئاخی خۆ دەکوژرێ نە لە ئیستانبولە نە لە تایرانێ لێ سەرباز و حەسکەرن داگیرکار کە دەکوژرێ لە ئامەدە دەکوژرێ لە قامیش لێ دەکوژرێ ئەم دووشتە وەک یەک نییە ئێستا من دەبیستم لە ئەلیتی سیاسی کورد لە ڕێبەرە سیاسی کورد دەبێژن ئاخ نەگرنگە مرۆڤ گرنگە ئاخ پڕ گرنگە مرۆڤ بەبێ ئاخ ناتوانێت مرۆڤ ببێ مرۆڤ بەردەوام لە شوێنێک دەژی لە پلەیسێک لە ئاخێکدا دەژی کو ئەگەر لەسەر ئاخی خۆ ئاخەکەت لێستاندەوە بەشێکی گرنگی مرۆڤبوونەکەی لەدەست دەچێت ئەوەیەک و ئەم چەندانە
کێشە هەیە ناسیۆنالیزم دەتوانێت باش بێ دەتوانێت خراپ بێ دەتوانێت فاشیزم بێ دەتوانێت ناسیۆنالیزمیش بێ وەکو سوئێد ژیانێکی زۆر نۆرمال چێ بک بۆ هاوڵاتیەکانی بله يعني بتايبتي تبحثت نافي عباس والي جي بكاراني او قوترك تجي بتايبتي لسر باوكي كريتيك لسر عباس والي دواري نتو دولتي دباور دكم يعني هيفيدكم دو برنامج جديد ام بتايبتي لسر بمسدي بس لكن لي دفي قوتر جناب تدا كو امنها مجبوب برنامج كي مجار دوي قوتر ده هري داويه وبرا افج مجار ما يداويه يعني كورتاسية ام بحثا اويجي بكن يعني تدور ده بحثا وقت يعني چارەسەری یا في قەیرانێ تو بحثا کۆنگرێکە نیشتمانیە کوردستانی دکە لێ توێژی چارچۆڤەیە ئەوێ دە تێنشرەوە پۆست حیزبی نەوسا تێگەیشتم دەزانی وەکی من چەندانە پێشنیار دەخەمە بەردەست یعنی چارەسەریەکە بەڕاستی ئەساسی چارەسەریەکە پێویستی بە شۆڕشێکی ئینتەلێکچواڵە لە کوردستان شۆڕشێکی ڕۆشنگەری ڕێنەسانسێکی نەتەوەیی لە کوردستاندا چارەسەریەکە نە ئاسانە بەڕاستی بێژم ئەوە پێشنیارێک دەدەینی بەمە ئاسانە لێ من کۆمەڵێک پێشنیار باز دەکەم دەبێژم لە قۆناغ و لە پارادایمە سەربەخۆییدا پێویستە کۆمەڵێک تایبەتمەندی هەبێ یەکێک لەم تایبەتمەندیانە ئەوەیەک و ئێمە ڕوانگەیەکی پۆست پارتایەتیمان هەبێ پۆست حیزبایەتیمان هەبێ پۆست حیزبایەتی بە دوو معنا وشەکە هی من نییە هی جەلال حاجزادە یا ناسا بە ڕامان حاجزادە وشەکە هی ئەوە لێ ئەو زۆری باز نەکردووە هەمی دوو پاراگرافات کاتێکە باسی دەکات بە کورتاسی باس کردیە مەسەلەی پۆست حیزبایەتی چەند دوو لایەنی گرنگە یەکیان بە شێوەیەکی مێژوویی ئێمە نزیکی 7 بۆ 8 هەیە 7 بۆ 8 هەیە ینی 7 ساڵە ئێمە فۆرمێک لە حیزبایەتیمان دروست کردووە کە نەیتوانیوە ئێمە دەرباسکە ئەوە خۆی قەیرانە یعنی بەو ئامانجانە کە دەیویست بکات نەگەیشتووە ئەم فۆرمە لە حیزبایەتی جۆرێک لە ناسنامەت چێ دەکات لە هەر ناوچەیەک کە کەسێک کە خەڵکی سلێمانیە دەگەڵ کەسێک کە خەڵکی لە هەولێرەیە هەست دەکات دوو جۆر کوردبوونی زۆر جیاوازی هەیە من ناڵم جیاوازی هیچ نییە لێ هەردووکیان کوردن و کوردستانی ئەم حیزبایەتیە ئەم کێشانە دروست دەکات من دەڵم ئێمە یەک لە باری مێژووی کاتی ئەوەیە کە لەمە دەرباز ببین دوو لە باری فکری بە معنایەکی فکری کاتی ئەوەیەک و ئێمە بیرۆکەیەکی کوردی و کوردستانی دروست بکەین کە خۆمان لەسەر حیزبێک لەسەر ناوچەیەک پێناسە نەکەین تۆ ئەگەر حیزبی دموکراتی کوردستانی ئێران بی ناسنامەیە تۆ دەڕواتە هەتا مەسەلەن ناوچەیە کە بە شێوەیەکی مێژووی ئەم حیزبە لەوێ سەری هەڵداوە دوای ئەو پڕبڕوە هەندێک شاری تر دەگرێتەوە خۆی بکوژێت ئاخرەکەی دەچێت ڕۆژهەڵاتی کوردستان دەگرێتەوە لەمە زیاتر نییە لێ من دەڵم ئێمە پێویستی بە ڕوانگەیەکی پۆست حیزبی هەیە کە هەمووی کوردستان وەکی هەف ببینە وەکی یەک ئاخ ببینە وەکی یەک نەتەوە ببینە و فەلسەفەیەک و تیۆری بۆ ئەمە چێ بکاک و ئێمە حزبی سیاسی تەنە یەکدانە ئامرازە تەنە یەک ئینسترامنتە یەکدانە دەستگەیەکی سیاسیە کە ئێمە خۆی پێڕێک دەخەین یعنی ئامرازی ڕێکخستنی سیاسیە ناسنامە نییە پارتی سیاسی نکارە ناسنامە بە لێ لە پارادایمی ریفۆرمدا پارتی سیاسیان کردوتە ناسنامە ڕێبەرە سیاسیان کردوتە کاریزمایە کە تۆ نکاری ڕەخ نەبگری یعنی هەرچی ئەو بێژە ئەم دروستە دەزانیت ئەمە کێشەی حیزبایەتی و من دەبێژم کە دەبێت لەمە دەرباز ببین بچینە قۆناغی پۆست حیزبایەتی پێویستی بە فۆرمۆلەکردن و تێۆرایزکردن هەیە کە تێوریزەکردنێکە دوای من زیاتر لەسەری بەحث دەکەم کۆمەڵێک تایبەتمەندیم لەوێدا باس کردوون بەڕاستی هەندێکی هەیە یەکیانەوەی ئێمە بە ئاستی کوردستانی گەورە بەحث لە شتەکان کەین یەکگرتووی لە ئاستی کوردستاندا باس بکەین ئەم سنوورانە نابێت ناس بکرێن ئەم سنوورانەکە هەیە و ئامانج دەبێت سەربەخۆیی بێت لە پۆست حیزبایەتیدا بەڕاستی ئەگەر ئامانج سەربەخۆیی نەبێ کوردی بەشێن جیاوازە کوردستان ناتوانن یەک بگرن ئەگەر تۆ لە ناو دەوڵەتە تورکیادا سیاست بکەیت من لە ناو کەسێکی ڕۆژهەڵاتی لە نێو ئێراندا سیاست بکە ئێران و تورکیا بەرژەوەندی و سیاسەتی خۆ بێکەوە کێشە هەیە ئێمە دەبێت لەگەڵ یەکتر تووشی مناقشە بین بۆ سەربەخۆی دەتوانێت ئێمە یەکگرتووکە و هەمزەمان یەکگرتووی دەتوانێت ئێمە سەربەخۆ بکە ئەمە پەیوەندیەکی دیالکتیکە لە نێوان یەکگرتووی سەرخۆبووندا
بله براستي يعني مجارين قلي جرينجن جبرك يعني وابا اويك فلسفي بكور وب كوراهي مروف السر بفكره يعني قيرانك مزن يا راستنا بكرداده هي لو سراخه كردستاني هي يعني مثلا جنابته بحثاوي يعني مثلا ام بله ام آه، قال لك كرد فورمين ريفا برنين سياسيا وكم بيجن خسري ووي جنابه تزانه قال لك جرى قفك ام جرانات نقاش كرن ورخ نكرن فان ان وقت تكتيك ان وقت استراتيجي بنام يعني دري وريبا دريا دريا ديروكيا سرخبونه ده وقت تكتيك انجي وقت ام بيجن قافين بيشن وقت استراتيجي بنام لكن ليه راستيك تجي هي ام في قد بير دكن يعني باندورا فان ريفا برن فان الترناتيف انا باويك دروني چاوال سر كردا باندورا دك كاريگري psikolojik و دروني و سايكولوجيك يعني چاوال سر كردا دك امويان قد نقاش ناكن مثلا ايرو ام دمينا كباشور دافيتشتي باشكره دبيني يعني باشور بقاسي جنود دوديا تا زرنا سنود دوديا تا ايرو وك بشكه خسرو فدرال لوي دري هي لام ايرو فيتشتي دبينن پرانی انجی زوربی يعني زورینی بسوران بیز يعني زوربی ام پرانیا باشوریا زورينا زوربا زور زورينا پرانیا باشوریا ایرو د واره درونی ده خوش پرچه ایندن جدا دبینی تو يعني من باز لما دكم هر لو تاريخ قيران الناس نعمل لفوت نوت دا باسي دكم كو كاتك باز لقيران الناس نعمل دكم تبيجون كو روشن بينم باشور بشي زوري كاتك باز لكردستان دكم ما بس سليماني هوليرا بله بله يعني يعني وشي كردستان بكاردين كسك لأوروبا ودقرت باشور كردستان دل اسمه كردستان اگر بيت باكوري كردستان دل اسمه تركيا اما قيرانا بله 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 من بخو لباشور تجربه کردی يعني از 2018 هذا الور بو از چوم در باسی روشلات کردستان بو جبو پاسپورت خو بکم قاوا کو از وگریام از سیاره سوار بوم اللي كلا كامجي كردكي روشلات كردستاني سوار بو والعالية من دجي كردكي باشوري بو برسين يعني شتى وسام ما صحبت كر تشكي مقوتش باكوري كردستاني ما تش تركيا مقوش باكوري كردستاني ما تش تركيا هري داوية او هفالي ميج روجات كردستاني جو كاكا جو ببيج از تركيا مخلص بي يعني جو حتى هي شكل لباري تيوري ولا شوي دس بيدا كان يعني لآلية تيوري دا بله تما ام شيء تشيدا با ام تيوري بوست ناسيوناليستا كباس ما كردن كاتك دين بيناسين نتوا بكن بيناسين نتوا بكن توشي قيرانا توشي بله مشكلين بونمونا تيجي نتوا ديمقراطيك لا تزي اوجالاندا نتوا ديمقراطيك وتشيا نتوا ديمقراطيك او من لا شتێک کەڵک وەردەگرم بۆ کانسپتی نەتەوە دموکراتیک باز بکەم ئەویش ئەوەیە و نەتەوەیەکە لە نەتەوەکان یعنی ئەگەر بتەوێت ئۆجالان شی بکەوە کە مەبەستی لە نەتەوە دموکراتیک چییە ئەو دەبێژە و نەتەوە تەنێ مەفهومێکی سیاسیە یعنی چی یعنی تۆ دەبێت ئەم مەفهومە تەنیا مەسەلەیەکی حقوقی و سیاسیە ئەمە قسەیەکەکە عەباس وەلیش دەبێژە كاتك تو دبيجي نيشن يعني كونستيتيوشنك هي دسلاتك هي او دسلاتا امانه دكاته نتوا نتوا هي تو ام استدلالك شيء شيء ام ارجيومنتا تو دكاري دولتي تو نتوا كي تداغير بك رغنا ديك ياساي هبه رغنا ديك لبار سياسي هزي هبه ودوا بيجه تو نتوني بو سنتو دولت الدنيا وياساش الدنيا لێرەدا ئەمان دێن چ دەکەن بۆ نمونە تێزەکەی عەباس وەلی و هینە بەئیسا باز لە دموکراتیک سیتیزنشیپ دەکات ئەو جاران دێ باز لە نەتەوا دموکراتیک دەکات لە نەتەوا دموکراتیکدا هەموو ئەو ئێتنیکانە دا ئەم کانسپتانە بەجێ یەکتر بەکاردێنن معلوم نییە یعنی ڕوون نییە لە کوێ ئێتنیکە لە کوێنەتەوەیە ئەمە کێشەیەکی تێوریە لە ئەم پۆست ناسیۆنالیستەکاندا ئەو جاران دەبێژە و هەمی ئەم ئێتنیکانە لەباری کولتوری نەتەوەین نەتەوەن یعنی دەبێژە کورد لەباری کولتوری نەتەوەیە
لێ لە باری سیاسی ترکیا نەتەوەی ترکیا هەیە نەتەوەی ئێران هەیە ئەمە دەبێتە نەتەوەی دموکراتیک واتە هەمی ئەوانە برایەتی بە برایەتی بە پێکەوە ژیانی ئاشتیانە کە دەژین شتێکی سیاسی چێ دەبە و بازۆلی بەمە دەبێژە ناسنامە ئەمە ناسنامە نییە ئەمە سیاسەتە ئەمە دەستگەیەکی سیاسیە کە دەکارێ ئیدۆلۆژیەکی سیاسی بێت دەکارێ شتێکی تر بێ دەکارێ گرێبەستێکی کۆمەڵایەتی بێت لە نێوان نەتەوەی کورد لەگەڵ نەتەوەیەکی تردا لێ ئەمە نەکارە ناسنامە بێت لەبەر ئەوە مەسەلەی سیتیزنشیپ یا هاوڵاتی بوون پڕ گرنگە کە بزانین بە چیەوە بەستراوەتەوە و چۆن گەلۆ مەسەلەی کورد مەسەلەی هاوڵاتی بوونە کورد دەتوانێت دەکارە هاوڵاتی بێ بە هەموو ماف و یعنی بە یەکسانی و ئازادی تەواو بگات لەناو ئەم دەوڵەتانەدا ئەگەر و تیۆریەکی دموکراتیک لە تورکیادا چێبە نا لەبەر ئەوکو مەسەلەی دموکراسی بەشێکی مەسەلەکەیە مەسەلەی مافی تاکێکەسی و سیتیزنشیپ ڕایت بەشێکی مەسەلەکەیە مەسەلا گرنگ مەسەلا نەتەوەبوون و سەرخۆبوونا کوردستانی لەسەر ئاخاخۆیە ئەمە یەکێک لەو هۆکارانەیە یعنی یەک لە هۆکارەکان کە نەتەوە داگیرکرد و دەوڵەتە داگیرکرد ئەم پارتی سیاسیە کورد و ریفۆرمیستن ناس ناکە ئەو دەبێژێت تۆ ئەگەر بێت و هێز بگری بەرەو سەرخۆبوون دەچی چون ئەو دزانەکە لەباری کللتوری تۆکە پۆتانسیێلی تۆکە نەتەوەی لەبارە سیاسیشەوە هەر کاتێک هێزت هەبێ دەوڵەتی خۆچێ دەکەی دەزانی ئەوەیەکە ئەمە گرنگە کاتێک کە تۆ دەچی بۆ باشوور یا من دەچم بۆ باشوور ئەو چاو لە سیتیزنشیپ ینی چاو لەباری حقوقی لەباری لیگاڵەوە تمشای تۆ ئێرانی نا من ئێرانی نیم ناسنامەی من ئێرانی نییە ئەمە تەنێ مەسلەیەکی حقوقیە کە نە بە ئیرادەی خۆم بەڵکو بە ئیرادەی داگیرکرد بەسەر مندا سەپاوە دەزانی و ئەم نابێ ئەمە ناس بکەین ئەمە نابێ ناس بکرێت بەێ بەڕاستی ئەف قەیرانە ناسنامەیی و بەڕاستی ئەف قەیرانە ئاخی ئیسال لە باکووری کوردستانی دەوێ هەلبژارتنە لە تورکیە و لە کوردستانی هەپێک هات دەوێ هەلبژارتنە دە هین زێدە ئەشکرە بوو حتى ئیرۆ لە باکووری کوردستانی کورد ئێشاوی قەیرانێ دکشینە یعنی ئیرۆ ئیدی هەموو وێ مەسەلەی کریتیکاوێ مەسەلێ دکێ لێ ئەواوێ مەسەلێ دکێ فکاراوێ مەسەلێ دکێ لەسەر مەسەلێ دفکردن یعنی ڕاستی ئەو قەیرانە لەوێ دەرێ دوێ هەلبژارتنێ بە ئاوەیەکی بەرپچاف و بە ئاوەیەکی تند خۆ نیشاندا ناوجواکێ یعنی چاوە قەیرانێکمەیە مەزن هەیە لێ پرسکرێکە بکو ئەم vê قەیرانê yanî wek ku ji nişka ve ji carekê ve wek ku îro derketibe ku em nizane siyaseta ku Bakurê Kurdistanê wek siyaseta makro a Kurda heye bi salan bingeha vê tiştî amade kiriye yani bingeha vê qeyranê amade kiriye rêya vê qeyranê amade kiriye ev qeyrana heta îro anî yani ji ber ku Kurda bi wê li gor wê partî wê hizbê li gor wê hizba serdest ewa biryara siyasî girtin û alîgirekî partiyeke hizbeke Tirk ku bi sedan ku temsîlkarê fermî ya dewletê temsîlkarê îdeolojiya fermî ya dewletê yê piştgiriya wê hizbek wisa kiriye yanî û encam jî bi rastî îdî qeyranê ew qas xwe nîşan da yani îro di vî warî de nîqaşek mezin di nav Bakurê Kurdistanê de heye bi rastî berhemî bibûre dê min qise berhemî paradayemî rîforma bi rastî reform belê yani sinûrê Kurd diyar niye Kurdbûn diyar niye çi ye sinûrê Kurdistanê diyar niye Kurd xawenî teorî û stratejî û siyasetê serbixwe niye چون تۆ کە قبوڵت کرد کە بەشێکی لەم دەوڵەتە یاساگنەرەتی و زۆران شتی تر تازە بڕیارت لە دەستی خۆتدا نامێنێت دەزانێت یعنی ji bo wê pêkanîna an jî birêvebirina wê paradîgmaya reformxwaziyê ew aliyên serdestên siyasiyên Kurdin îro
باوی که ماکیاولیست تفگریا همو ری باش خوره روادیتن لێ مخابن ئیرۆ دەولەت بوونێ سەرخەبوونێ و یەکپارچەبوونە ئاخێ هوشمەندیە ئاخێ بەرعکسی وێ وەک ماکیاڤەلیست بناو دکن و خەراب دکن یعنی ئیرۆ نەتە دەولەت دەسەر ماکیاڤەلیزمی ئیرۆ تەوریا سیاسەتا vê derê de مخابن tê nerêkirin û xerabkirin û nebaşkirin yani wisa nîşan de ama ew daxwaza reformîzmê bixwe bi awekî makyavelîst têmeşandin. دزانی لەباری تێۆریەوە belê هەندێک پارادۆکس هەیە ئێستا من دەتوانم باز لە پێکێکێکم وەک نمونە ئەمانی تریش بەڕاستی ئەم پارادۆکسان هەیە بەڵام ئەمانی تر چون لەباری تێۆری بەهێز نین ینی تێۆریان زۆر پێ نییە نکاری دەست لەسەر شتێکدا بنێ کە ببێژی تەنیا قاسم لوکە ئەم دوو کارەی هەیە کە من ئەوانم ریڤیو کردو بەستا باسم کردبوون لە وتارەکەدا بەڵام من بە باس پێکێکێکم بۆ نمونە لەناو پێکێکێکدا دەبێژین و مەسەن لە تێۆری ئاپۆدا باشە تۆ پێویست ناکات نیشن ستیتی مۆدرن هەبێت وایە لەبەرەوەکو نیشن ستیتی مۆدرن ساڤرنتی کە لەسەر خاکەکە پێناسە دەکات تووشی مشکلە دەبێت بایسا ینی کێشە دروست دەکات ئەمە ئیدۆلۆژی ناسیۆنالیزمە و سەرمایەداریە و ئەمانە ئەم کێشانە دروست دەکەن ئێستا لێرەدا پێکێکە دەچی دەکات بۆ ئەوەی کە بتوانێت خەباتی خۆ بەردەوام بکاوە بتوانێت سەر بەخۆ بڕیار بدا دەچێت لە ناو تێریتێریەکدا لە قەندیل خۆی بەهێز دەکات وایە دەچێت چەک هەڵدەگرێ چاو خاکێکی هەیە ئاخێکی هەیە لە قەندیل چەکی پێەیە ینی ئەرتەشی هەیە ئارمی هەیە لەشکری هەیە سەربازی هەیە ئەسکەری هەیە وایە گێریلای هەیە و لەوێدا پراکتیسێ فکرێ خۆ دەکات چما بۆ ئەوەکە بگات بەم فکرە ئێستا هەر ئەم مێتۆدە خودی مێتۆدەکە بێنین بە کورد ئەپڵای بکەین ئەگەر تۆ وە کورد بتهەوێ خۆت بپارێزی پێویستیت بە هێزی گریلا ینی ئەرتەشێکی نەتەوەیی هەیە لەشکرێکی نەتەوەیی هەیە دوو پێویستیت بە ئاخی کوردستانی هەیە کە لەوێدا خۆت بپارێزی اینجا دەتوانی پراکتیسێ فکری خۆ کولتوری خۆ بکەیت پێکێکە خۆی ئەم کارە دەکات بەڵام دەبێژە کورد نەبە ئەم کارە بکات ئەمە پارادۆکسە پڕ مەزنە و هەڵای تێۆریکەکە ئەوەیە کە مەفهومی ساڤرنتی و دەوڵەتی مۆدرن و ناسینە دەوڵەتە مۆدرن لێرەدا کێشەی هەیە ئەمەش دەگەێتەوە سەر ئەم قەیرانانە کە باسمان کرد لە باری کەنسەپچوالەوە نیشن چییە ستیت چییە زانی نەتەوە چییە دەوڵەت چییە ساڤرنتی یا سەربەری چییە ئەمانە پێگەیەکن کە دەبێت بە شێوەیەکی دروست تێۆریزە بکرێن ئەمانە لە بزافی کوردیدا دروست تێۆریزە نەکراون یا لە هەندێک حاڵەتدا هەر تێۆریزە نەکراون بۆ نمونە مەسەلەن ئێستا لە باشووری کوردستانە هەر تێۆریزە نەکراوە ئەم باسانە ینی نەتەوەبوونی کورد چ مانایەکی هەیە یا لە بەشێک لەو پارتیانەدا مەسەلەن لە بارزانیەکان بۆ نمونە پارتی دموکرات هەر نزانن مەسەلەن ڕێباز چییە فەلسەفە چییە ینی بە یەک وشە دەبێن ڕێبازە بارزانی ئەمە نەبوو بە فەلسەفەی کوردایەتی دەزانی یعنی تۆ ڕێبازی بارزانی خۆ نەبوو بە فەلسەفەی کوردایەتی کوا فەلسەفەکە مەفهومی نەتەوە چییە کورد چییە مەفهومی سەربەخۆیی چییە ئازادی چییە عەدالەت چییە بەختەوەری چییە یەکسانی چییە مرۆڤ چییە پەیوەندی مرۆڤبوونی کورد لەگەڵ کوردبوونەکەی چییە مەفهومی ئاخ چییە ئەم ئاخە چۆن پەیوەندی بە مرۆڤبوون و کولتوری ئێمەوە هەیە و چۆن پەیوەندی بە کوردبوونەوە هەیە هیچی لەمانە ئەمە فەلسەفەیەک بۆ کوردبوون نییە ئەمە قەیرانە بەێ کێکسیرۆن زۆر سپاس دکەم 2 ساعتێ مە خەلاص بوو بڕاستی ئێمە گوتەمێ ساعتێکی دەهە ئەو کەمە مژدار ئەو قەس گرنگ و ئەو قەس بە هەفرە گرێدای و درێژێ یعنی بڕاستی 2 ساعتی تێرێ ناکە هین gelek hîn zêde û hîn gelek divê ser paşkirin û tenê ne divê çarçoveyê de helbet ew çarçoveyê ku em îro rexne dikin divê ew çarçoveyê de jî bi awekî kûr were şîrovekirin yani ji xwe di encamê de divê heypeyvînê de divê bernamê de a ku em gihîştine win yek birastî divê ji nasname baş were tarîfkirin were pênasekirin baş were zanîn
دو يعني ناسنامه چیه و نه چیه ده همان دمه ده دبی افجی او ده همان دمه ده چبونا ناسنامه اینن ده همان دمه ده نه چبونا ناسنامه جی دبی باشور تعریف کرن دو ناس چافکانیا پینا سکنا ناسنامه دوی مروف آنجی او نتوا یعنی اگر کم که نتویا کرد ناسنامه کرد دوی ام کردان بخود چافکانی شخوره بگرو پینا بکن نتویک دنال دروی کردا چافکانی نگرو پیناسه نکن دو آدجی مجارزی ام هاتن سر مثلا آخی سکن پیوندیا ناسنامه و آخی كما أوديت يعني حتى نكت وك ناسنامه خلنا ناسينه تنكار آخا خوش بناس يعني تنكار آخا خو بناس تنكار خوش وك ناسنامه خو بناس بك يعني وقت تنكار بذكر ده وكريان subject يعني آدجی پارادایگماین رفرم پاسکو جوک جنابت باسکر سدم و انجام قیرانا ناسنامه ده هم سدم قیرانا ناسنامه توی پارادایگمای رفرم پاس همجی انجام آویه جبوه جی دوی او پارادایگمای سرخوابون خواست باش بر نقاش کرنو شروع کرن بکرتاسی بخلاصه ام سرvam جارانه سکنین کسیروان از سرناوی خود سرناوی کانال کوور زرمای گله سپاسیا جنابی تدکم مدمک درج به هر درواز کر زور سپاس کم گر کو چند گوتنی تی داویا زوانجی بگرم و ام برنامه خود کار خلاص هيك مصطفى جالك سباس براستي جالك سباس جبو كاتتا جبو دماتا سپاس بو کوفارا زارا ما و داوای بردن جارو من فرق صدقان يعني لا ما في كاتكم من قسم اره هەویدارم کە هاوکاریان ما بەردەوام بێ و ئەم بکارین کەسە نەتەوەیی بەڕاستی کەساتیە نەتەوەیی چالاکن مەدەنی خوێندەکار چالاکن سیاسی چالاکن میدیایی کەسانێک کە دەوڵەمەندن کوردن ئەلیتی ئابووری ئەلیتی زانستی کەسانێک کە لە زانست کار دەکەن هەمی ئەو ئەلیتانە پێویستە کە بە هەڤرا پەیوەندیە باش چێ ببە و کار بکەن لە چوارچەوەی ئەم پارادامی سەربەخۆیەدا ئەمە پڕ گرنگە ئەم بکارین و کوردێ هەر چوار بەشە کوردستانە و کوردی دیاسپۆرایە بە هەڤرا هێز و تینێک بە هەرڤەزی بە گەلەمپەری بە هەڤرا بتوانین تەفگەرێکی سەربەخۆیی بە هێز چێ بکەین و ئەمە پێویستی بە من پێشنیارم کردووە لە کۆتایەکانە پێویستی بە دامەزراوەییکردن هەیە یعنی کورد دەبێ خۆی ڕێک بخا خۆی بە دامەزراوەیی بکە و ئەم بەدامەزراوەییکردنە زۆر لایەن لە خۆ دەگرێت کە من لەوێدا باسم کردووە ئەم بەدامەزراوەییکردنی کورد و کوردستان بەدامەزراوەییکردنی کورد و بەدامەزراوەییکردنی کوردستان زۆر گرنگە بە دەوڵەت بوون یعنی بەدامەزراوەییکردنی کوردستان دەوڵەت گەورەترین دامەزراوەیەکی مۆدێرنەکە دامەزرا و لەم پەیوەندیەدا بە بۆچوونی من گرنگە کە نێتوەرکینگی زۆر باش هەبە لە نێو ئەو کەسانەدا کە وەک هەڤ یا نزیک بە هەڤ چاو لە مەسەلەیە کورد دەکەن و پێویستە ڕەخنەگرانە تمشای بارودۆخی ئێستا بکەین نەها و پاتۆلۆژی و خەسارناسیە بزافێک کورد بکەین و بتوانین لەم پارادایمە دەرباز ببین بە هەڤرا بە هاوکاری یەکتر بەڵکو بتوانین کە هەفگەرێکی بەهێز لە پێناو سەرخۆبوونە کوردستانێ چێ بکەین و ئەس لە باوەڕدام کو ئەمە ئەرکی جیلێمەیە دەزانی ئەرکی جێنەرێشنێمە ئەرکی ئەوەیە کە ئەم پارادایمی سەرخۆبوونە بخاتە ڕێ و بەهێزی بکە دیسانژی گەلێک سپاس و سپاس بۆ هەر کەسێک کە گۆهداری و تەماشاوانیە ئەم ئینتەرویۆ دەبێ و هەر پرسیارێ ڕەخنەیە هەبوو ئەس پڕ خۆشحاڵ دەبم بە کراوەیی کەسانێک کە حەزیان کرد لە ڕێگەی سوشال میدیا و ئیمێل یا هەر شتێ ڕەخنە و پرسیارێ خۆ بنێرن حەز دەکەم و ئەم شانەکە من دەبێژم بدرێتە بەر ڕەخنەی مرۆڤێن تیژبینێن کورد بله زۆر سپاس کەم ماڵەتاڤە ڕاستی ئەمژی گەلێکی کێف خۆش حاڵ بوون هەم بن vê bernameyê û vê mijarê hêviya me ew ku ev mijara hin zêdetir di nav Kurda de wernîqaşkirin û rastî û heqîqeta vê mijarê werdîtin û çiqa ji bo me Kurda pêwîst ev paradigmaya serxwebûnxwaziyê divê ew baş were nîqaşkirin
دوباره سپاس دکم بری تماشاوان هێژە ئەم هاتن داویا بەرنامەیە خۆی ئیرۆ میوانی me ji Rojhilatê Kurdistanê li zankoya Pensilvanya doktorayê dike kek sîrwan rênas bû em li ser mesela nasnameyê têkiliya û peywendiya nasnameyê ya bi axêre û di encama van de jî têkiliya wana bi qeyrana siyasiya ku îro di nav Kurda de a nasnameyê nasnameyê neteweyî heye em ser wan sekinin û me em gişt encam jî ew bû ku ji bo çareserkirina vê qeyrana nasnameyê neteweyî pêdivî bi paradigmayeke serxwebûnxwaziyê heye wisa ne paradigmayeke tenê bi gotinê û bi awekî sloganvarî û bi awekî ajîtatîv bi arekî rast bi awekî aliyê felsefe û warî teoriyê ve baş werin nirxandin û nîqaşkirin ev ji bo me pêwîst e ji bo kesên ku ew ê bernameya me temaşa bikin jî em spasiya wan jî dikin ji niha ve ji bo kovara zerameyê jî û Fexriye Atsayxanê jî spasiya xwe pêşkêş dikim ku ev derfet dame me ev bername amade kir vê gavê em dibêjim bi xatirê we bimînin di nav xêra xwe çê de bi xatirê we